بەداخەوە پرۆگرامەکەمان وایە کە هەندێک جار ئەبێت لەگەڵ دەست پێکا بە هەواڵێکی ناخۆش دەست پێ بکەین. ئەویش ئەوەیە کە چۆن لەدایکبوون هەیە ئاوا ئەبێت ژیان ئاواییشە بەت هەر بۆیە هونەرمەندانیش ژیان ئاواییمان لێ ئەکەن و ئەو هونەرە جوانەی کە هەیەیانە ئەو ساڵانەی کە خزمەتیان کردووە با هونەری کوردی هەمیشە بە بەرزی ئەمێنێتەوە. هونەرمەند مزەفەر کامکار لە تەمەنی 82 ساڵیدا بەداخەوە کۆچی دوایی کرد و ژیان ئاوایی لێکردین. میوزیسیانی کورد مزەفەر کامکار دوای زیاتر لە نیو سەدا خەبات و خزمەتی با هونەری کوردی بەداخەوە بۆ دوجار ژیان ئاوایی لێکردین لە ساڵی 1943 لە ئاسنەی ڕۆژهەڵاتی کوردستان لەدایکبووە هەر لە تەمەنی لاوەتی و گەنجەتیەوە دەستی کردووە با کاری هونەری و خۆی فێری ئامێری میوزیکی کلارنێت کردووە و لەگەڵ ئەوەشدا لە چەندین ساڵ خزمەتی بەم بوارە کردووە بۆ میوزیسیان و چەندین ساڵ لە رادیۆی کرماشان و تەلەڤیزیۆنەکانی تاران و سنا کاری کردووە. خزمەتی بە هونەری کوردی کردووە. جاوشمان بیر نەچێتەوە کە هونەرمەندی میوزیکشان مزەفەر کامگار کە وەکو هاوکارم پەیوەند باسی لێەوە کرد کە زیاتر لە نیو سەدا خزمەتی بە هونەری کوردی کردووە و میوزیکی ژەنیوە بۆ چەندین هونەرمەندی گەورەی کورد لەوانە حەسەن زیرەک و هونەرمەندی گەورە عەباسی کەمەندی فەتانی وەلیدی و چەندین هونەرمەندی دیکە. ڕۆحی شاد بێت، دوانە خۆشی خێزانەکەیان بێت.